لە نێوان هیوایەکی هەڵواسراو بە بەڵێنی زلهێزەکان و واقعیەکی تاڵ هاوڵاتیان دەپرسن ئایا کورد لە یاریە سیاسیەکاندا تەنها کارتێکی کاتیە؟ مێژووی پەیوەندیەکانی سەرکردایەتی کورد لەگەڵ ڕۆژئاوا و بەتایبەت ئەمریکا جارێکی ترکەوتۆتەوە بەر نەشتەری ڕەخنەی توندی چین و توێژەکان. ئێمە یەکەم جار نییە بمان فرۆشن لە ساڵی 1974ەوە لە پێشتریشەوە بەدەیان جار فرۆشراوین بەدەیان جار کەیسەکانمان خراوەتە ژێرەوە دوژمنیان بەسەر ئازاڵ کردوین بەڵام ئێستا کەوتوینەتە سەردەمێکەوە کە ئەتوانین دەنگمان بە هەموو جیهانەگا بە هەموو جیهانەڵێ نێمەش میلەتێکین مافیەوەمان هەیە دەوڵەتمانە بێ مافیەوەمان هەیە لەسەر یەکتری هەڵبینێ مافیەوەمان هەیە نەتەوە خاک و وڵاتی خۆمان خۆش بێ ئاینی خۆمان خۆش بێ هەموو ئەو شتانەی کە پێویستەکە بۆ نەتەوەیەک و بۆ دەوڵەتێک خۆشمان بوێ پەیامی ئێمە بۆ زلهێزەکانەوەیە کە ئێمە لە سەرڕای هەموو بۆچوونە جیاوازەکانمان بەڵام لەسەر کەیسی کوردایەتی لەسەر کەیسی وڵات پارێزی لەسەر کەیسی یەک دەوڵەتی ئێمە هاوکۆک و با بڵین هاوڕای یەکتری. وەڵای ئەگەر منم پشت بە خۆمان نەبەستین پشت بە هیچ کەس نەبەستی بەس بەخوا بە خۆمان بەخوا وڵاتی بێگانە هیچ قەت پشتی تۆ ناگرێ ئارە وەڵا هەر کوریان فرۆشە ئێستا شەرێ فرۆشن. زلهێزەکان مەسلحەتی ئابووری لە منتیقەکە ئەوانەی کە دوژمنی ئێمە هەمویان ئابوووریەکان بە قووەتە لەبەرەوە هەمیشە بە بۆنێ و ئابوووریەوە ئێمە تۆمەراک کابراکی مەسلحەتی و بزنسمانە لە منتیقەکە بۆ دەستکەوتی خۆی زیاتر لێرە ماوەتەوە یان ئەمێنێتەوە. بەشێکی زۆری شەقامی کوردی پێی وایە دۆستایەتی زلهێزەکان تەنیا تا ئەو شوێنەیە کە بە ژەوەندیەکانیان پارێزراو بێت. هەڵەی استراتیژی لەوەدایە سەرکردایەتی کورد وێنەیەکی خەیاڵی بۆ وڵاتانی وەک ئەمریکا و قەواری زایۆنی کێشاوە لە کاتێکدا ڕاستی دەیسەلمێنێت لە کاتی تنگانەدا خاک و مافی کورد دەکەنە قوربانی ڕێکەوتنە ژێربەژێرەکان. تۆ چاڕی کەسێکی بێگانە بیا وڵاتێکی بێگانە یان چەند وڵاتێک بێن مەسەلەن خواردنێکی خۆشی بۆ بخەنە سەر سینیەکە ئەمە قەت ڕوونایە دایما ئەبێ خۆمان یەکگرتوو بین بە حەقەت دەرکەوە ئەم جارێکە ئەوانەی خۆیان بە دۆستی کوردەزانی بوون بە دەرسێ بوون بەوانەیە کە کورد ئەبێ خۆی ناوماڵی خۆی ڕێکخاتەوە خۆی لە ناو خۆیان گرتوو بێ لەخوا بەزابەوە دەرکەوت کە ئێستا یەکبوون و یەکگرتوویەکی زۆر پتەوە بەهێز هەیە بەڵێ منیش ئەوە بینم ینی بە حەقەت دەبێ سەرکردەکانیش ئێستا هەر کەس لای خۆی هەڵوێستی هەبێ لە مێژووی کووردا ئەمە یەکەم جار نییە خیانەتی لێکرێ کورد لەلایەن زلهێزەکان و لەلایەن ئەوانەی کە کورد سقایان پێکردووە بەڵام گەڕێیتەوە بۆ ئەمسەر دڵپاکی و خۆشباوەڕی کووردە خۆی کە بەداخەوە سەرکردەکانمان لە هەموو کاتێکی شۆڕش و بەرخودانە نەیانتوانیوە دۆست و دوژمنی خۆیان دیاری بکەن. ئێسش ئەمە وەکو هەموو جارێکی تر زلهێزەکانی دنیا بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا وازیان پشتیان لە کورد کرد بەداخەوە بەس لە هەموو کاتێکە لە هەمووی گرنگتر کورد ئەبێ ئاوا بێت یەک دەنگ بێت. ئەم بێ ئومێدیەت جەخل لەوە دەکاتەوە کەمانەوەی نەتەوەیەک ناتوانرێت تەنیا لەسەر سۆزی دەرەکی بنیاد بندرێت. پرسیارە جەوهەریەکەش ئەوەیە کەی سەرکردایەتی کورد لەوە تێدەگات کە لە نەخشەی سیاسی جیهاندا هیچ دۆستێکی هەمیشەیی نییە تەنها بەرژەوەندی هەمیشەیی هەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.